As long as I'm President of the United States, Iran will never be allowed to have a nuclear weapon. تاو کاتەی من سەرۆکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بم ڕێگە بە ئێران نادرێت چەکی ناوکی هەبێت. بەیانیتان باش. من دڵخۆشم پێتان ڕابگەێنم گەلی ئەمریکا دەبێت زۆر شکرانە بژێر بێت و دڵخۆش بێت هیچ ئەمریکای یەک زیانی پێ نەگەیشتووە لە هێرشی شەوی ڕابردووی ڕژێمی ئێران. ئێمە کەسمان لێ نەکوژرا. هەموو سەربازەکانمان سەلامەتن. کەمترین ڕادەی زیان وەبن کە سەربازەکانمان کەوتن. هێزە مەزنە ئەمریکایەکانمان ئامادەن لە بەرامبەر هەر پێشاتەیەک ڕاوەستن. وا دیارە ئێران دەست لە کاریتر نادات کە ئەمەش بۆ هەموو لایەک و بۆ جیهانیش زۆر شتێکی باشە. هیچ ئەمریکایەک یانیش عێراقیەک جانیان لەدەست نەدا لەبەرەوەی هەنگاوی پێویستی سەلامەتی و بەرچاو گیرابوون. بڵاوکردنەوەی هێزەکان و سیستمی هۆشداریدانی پێشوەختە زۆر چاک کاریگەر بوون. من ڕێزی لێهاتووی زۆر چاک و ئازایەتی لە مێژینەی کە بە دروستی دەگەڕێتەوە بۆ 1970 هی پیاوان و ژنانی سەربازی ئەمریکایی دەگرم. وڵاتان ڕێگەیان بە ڕەفتاری وێرانکار و ناسەقامگیری ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دوورتریش داوە. ئەم ڕۆژانە بەسەر چوون. ئێران سەردەستەی تێرۆریزم بۆ و هەوڵی وەدەستێنانی چەکی ناوکی داوە کە هەڕەشە لە جیهانی شارستانی بکات. ئێمە قەت ڕێگە نادەین ئەمە ڕوو بدات. هەفتەی ڕابردوو دەستمان لە کارێکی بڕیاردەردا بۆ ئەوەی تەروریستێکی دڵڕق ڕابوەستێنین تا هەڕەشە لە ژیانی ئەمریکایەکان نەکات. لەسەر ڕێنمایی من لەشکری وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا تەروریستی سەرەکی جیهان قاسم سولەیمانی لەناوبرد. وەک سەرۆکی هێزی قودس ئەو بە شەخسی بەرپرسیار بوو لە هێندێک لە خراپترین کاری درندانە لە جیهان. ئەو لەشکری تێرۆریستی وەک حیزبوڵڵای ڕاهێنان بۆ ئەوەی دەست لە هێرشی تێرۆریستی بە دژی ئامانجی مەدەنی بدەن. ئەو ئاگرخۆشکەری شەڕی ناوخۆ لە سەرانسەری هەرێم بوو. ئەو بە شێوەی دڕندانە هەزاران سەربازی ئەمریکایی بریندار کرد و کوشت وەک چاندنی بۆمبی سەرڕێگا کە بوو بەهۆی پەڕینی ئەندامانی لەشی قوربانەکان. سلەیمانی ڕێبەرایەتی هێرشەکانی ئەم دواییانەی بۆ سەردەست و پەیوەندی ئەمریکا لە عێراق کرد کە 4 سەربازی بە خەستی بریندار کرد و ئەمریکاییەکیشی کوشت. ئەو هەروەها هێرشی تند و تیژانەی چەند ڕۆژانی ڕابردووی بۆ سەر باڵۆسخانەی ئەمریکا لە بەغدا ڕێخست بوو. ئەو پلانی هێرشی نوێی داڕشت بوو بۆ سەر ئامانجە ئەمریکایەکان. بەڵام ئێمە ڕێگەمان پێنەدا. ئەو دەستی بە خوێنی ئەمریکایەکان و ئێرانیەکان سوور بوو. ئێمە پەیامێکی بەهێزماندا بە تەروریستان. ئەگەر تۆ ڕێزی ژیانی خۆت هەبێت هەڕەشە لە ژیانی خەڵکی ئێمەش ناکەیت. ئێمە خەریکی تاوتوێکردنی بژارەکانمانین لە وەڵام بە دەستدرێژەکانی ئێران. وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەم و دەست سزای تری ئابووری بەسەر ڕژێمی ئێران دادەسەپێنێت. ئەم سزا توندانە بەردەوام دەبن تا ئەو کاتەی ئێران ڕەفتاری دەگۆڕێت. هەر بەتەنیا لە مانگەکانی ڕابردوو ئێران دەستی بەسەر کەشتەکانی ناو ئاوەکانی نێونەتەوەیی داگرتووە. هێرشی بێسوچی کردوتە سەر عەربستانی سەعودی و 2 فڕۆکەی بێفڕۆکەوانی ئەمریکاییشی خستە خوارێ. ڕەفتارە دوژمنکاریەکانی ئێران بەڕادەیەکی بەرچاو لە زیادیدا لە پاش ڕێکەوتنی ساویلکانەی ساڵی 2013 مۆرکرا. 15 میلیارد دۆلاریان پێدرا کە 1.8 میلیارد پارەی نەغد بوو. لە بڕی ئەوەی بە ئەمریکا بڵێت سپاس ئەوان دروشمی مردن بۆ ئەمریکایان گوتەوە. لە ڕاستیدا ئەوان لەو ڕۆژەی کە ڕێکەوتنەکە مۆرکرا دروشمی مردن بۆ ئەمریکایان گوتەوە. دواتر ئێران دەستی لە کاری تەروریستی زیاتریشدا ئەویش بەو پارەیە لە ڕێکەوتنەکە دەستی کەوتبوو. دۆزەخی لە یەمەن، سووریا، لوبنان، ئەفغانستان و عێراق خوڵقاند. ئەو موشەکانەی شەوی ڕابردوو هەڵدرانە سەر ئەمریکا و هاوپەیمانان بەو پارەیە بوون کە بەڕێوەبەرایەتی پێشوو پەیدا بوون. ڕژێم هەروەها دەسەڵاتی بەسەر وڵاتیش تونتر کرد. هەر بەو دواییانە 1500 کەسی لە خۆپیشاندانەکانی لە سەرانسەری ئێران کران کوشت. ڕێکەوتنی ناوکی لە کارکەوتوو لە ماوەیەکی کورد مۆڵەتی تەواو دەبێت و ڕێگایەکی ڕوون و ئاشکرا و خێرا لە بەردەم ئێران دەکاتەوە بۆ پێشبەچوونی ناوکی. ئێران دەبێت دەست لە ئامانجە ناوچەکان و پشتیوانیکردنی تێرۆریزم هەڵگرێت. کاتیەوە هاتووە بریتانیا، ئەڵمانیا، فەڕەنسا، رووسیا و چین لەم ڕاستیە تێبگەن. ئەوان ئێستا دەبێت لە پاژماوەی ڕێکەوتنی ئێران دەربچن و ئێمە دەبێت هەمومان پێکەوە کار بکەین بۆ گەیشتن بە ڕێکەوتنێک لەگەڵ ئێران کە بەپێی جیهان سەلامەتتر و بە ئاشتیتر بێت.
ئێمە دەبێت بگەینە ڕێکەوتنێک کە ڕێگە بە ئێران دەدات ببوژێتەوە و گەشە بستێنێت و دەرفەتی توانە لە بنەهاتوەکانی زۆری بەکاربهێنێت. ئێران دەتوانێت ببێتە وڵاتێکی مەزن، ئاشتی و سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەر ناگرێت تا ئەو کاتەی ئێران هانی توندوتیژی ئاژاوە ڕقوکینە و شەڕ بدات. جیهانی مەدەنی دەبێت پەیامێکی ڕوون و یەکگرتوو بە ڕژێمی ئێران بدات و بڵێت چیتر ڕێگەی هەڵمەتی ترۆر کوشتوبڕ نادرێت، ڕێگە نادرێت لەوە زیاتر بیکات. ئەمڕۆ داوا لە ناتۆ دەکەم ڕۆڵی چالاکتری لە پرۆسەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت. لە ماوەی 3 ساڵی ڕابردوو لەژێر بەڕێوەبەراتی من ئابووریمان لە هەموو کاتێک بەهێزترە و ئەمریکا گەیشتۆتە سربەخۆیی لە بواری وزە. ئەم دەستکەوتە مێژوویانە جێگۆرچیان بە مەسەلەکانی استراتێژی کرد. کەس پەیوانە بوو ئەم دەستکەوتە مێژوویانە بێنەدی و بژارەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەونە بەردەست. ئێستا ئێمە لە سەراسەری جیهان بەرهەمهێنەری یەکەمی نەوت و گازی سروشتین. ئێمە سربەخۆین و پێویستیمان بە نەوتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە. لەژێر بەڕێوەبەراتی من لەشکری ئەمریکا بە تەواوەتی نۆژەن کراوەتەوە بە بەهای 2.5 تریلیۆن دلار. هێزە چەکدارەکانی ئەمریکا لە هەموو کاتێک بەهێزترن. موشەکەکانمان گەورە، بەهێز، ورد و کوشندە و خێران. ژمارەیەکی زۆر موشەکی هایبرسانێک وا خەریکە ساز دەکرێن. ئەو ڕاستیە کە ئێمە لەشکر و کەلوپەل و ئامێری وا بەهێزمان هەیە مانای ئەوە نییە دەبێت بەکاریان بێنین. ئێمە ناخوازین بەکاریان بێنین. بەهێزبوونی لەشکری و ئابووری ئەمریکا باشترین ڕێگای ڕەوانەوەی مەترسیەکانن. 3 مانگ لەمەوبەر لە پاش لەناوبردننی 100% داعش و خاچی خلافەتەکەی ئێمە ڕێبەری دڕندەی داعش ئەلبەغدادیمان کوشت کە بەرپرسیاری مەرجی زۆر کەسان بوو لە ناویان سەربڕینی بە کۆمەڵی مەسیحیەکان مسلمانەکان و تەواوی ئەو کەسانەی ڕوبەڕووی ڕاوەستان. ئەو دڕندە بوو ئەلبەغدادی هەوڵیدا جارشی تر خلافەتی داعش زیندوو بکاتەوە بەڵام سەر نەکەوت. لە سەردەمی بەڕێوەبەراتی من دەیان هەزار شەڕکەرانی داعش کوژران یان دەستگیر کران. داعش دوژمنی سروشتی ئێرانە. لە ناوچوونی داعش بۆ ئێران باشە. ئێمە دەبێت لەسەر ئەو مەسەلەیە و مەسەلەکانی هاوبەشی ترمان پێکەوە کار بکەین. سەرنجام بۆ گەل و بۆ ڕێبەرانی ئێران. ئێمە دەخوازین پاشە ڕۆژتان نەبێت، پاشە ڕۆژێکی مەزن کە شایانی ئێوەیە. گەشەکردن لە ناو وڵات و هارمۆنی لەگەڵ وڵاتانی جیهان. وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئامادەیە ئاشتی بکات لەگەڵ تەواوی ئەوانەی هەوڵی بۆ دەدەن. من دەخوازم سپاستان بکەم. خوا ئەمریکا بپارێزێت. زۆر سپاستان دەکەم. سپاس.